خێزان بە یەکێک لە پایە هەرە سەرەکیەکانی پێکهێنانی کۆمەلگادا دەنرێت، بەڵام کاتێک خێزان تێک دەچێت و کێشە دەکەوێتە نێوان دایک و باوکەوە، ئەوە ڕۆڵەکانی ئەو خێزانە گرفتار و ڕەنجەڕۆ دەبن. فەهیمە ئیسماعیل کەوا کچی ئیسماعیل حوسێنە و دانیشتووی قەزای سۆرانە، وەکو دەیان و سەدان منداڵی تری ئەم هەرێما کەوا بەهۆی تێکچوونی ژیانی هاوبەشی نێوان دایک و باوچیان گرفتار بوونە و لە سۆزی دایک و باوچیان بێبەش بووینە. لە ئێستادا دایکی جێی هێشتووە و بەهۆی شەلەل دەماغیەوە خزمەتی خۆی پێناکرێت و کەس نییە ئاوڕێکی لێ بداتەوە و لای باوچی جێماوە. بەڕێزانەوە چەندەمین جارە ئافرەتا من خێزانە من دایکە ئەو منداڵی ئەو بەزمەی بیتە سەرێ من ئەو منداڵی بەجێری کۆلمدا شەلال دەماغە چیژیشە ئەگەر ئافرەتێکی تیژێکە کەم لێ بێتەکردن سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەنە هەلا هۆریاک و قیامەتێک بەڵام جارێکی ئامادە نینە بەرامبەر ئافرەتێکی ویژدانیان بجوولێت ببین ئەتو بۆ ئەو هاتکەی جا من دادگا و یاسای دەکەمە سەروەر با بهێن حقیقەت بزانن داخوا لە شاهدەکان بپرسن لە جینارەکان بپرسن لە خزم و کەسوکاری من بپرسن من چ جوورە پیاوێکم و چ جوورە ئینسانێکم. یاساناسێکیش پێی وایە مانەوەی هاوسەرەکان بەیەکەوە پابەندە بە لێکتێگەیشتن و ئاشنابوون بە یەکتریەوە و پێویستە پێش پێکهێنانی پرۆسەی هاوسەرگیری خوێندنەوەیەکی دووربینانە بۆ یەکتر بکەن بۆ ئەوەی ژیانێکی بەختەوەریان بەیەکەوە هەبێت. وەکو چارەسەر ئەوەیە کە وەکو باسم کرد لە سەرەتادا خوێندنەوەی بۆ یەکتر بکەن دواتریش وەکو حکوومەت کە پەرلەمان کارا بکرێت و بتوانانی یاسایەکی تایبەت بەم جۆرە کەسانە دابدرێتن یعنی یاسایەک هەبێتن بۆ ئەم جۆرە کەسانە نەتوانن هەر کەسە و بە کەیفی خۆی بۆ نمونە ئێستا چەندین خاڵی زۆر چاکدان دراوەکو چارەسەر کە دەڵێن مەسەرەن لە یەکتردا زوو تێک بگەن و خوێندنەوەیەکی دووربینانیان بۆ یەکتر بێتن بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئەم شتە زۆر بەکەمی لە کۆمەلگای کوردەواری بوونی هەیە. منداڵ بوونەوەرێکی لاوازە تەنها لە باوەشی دایک و باوچی هەست بە دڵنیایی و ئارامی دەکات. لێکترازانی خێزان دەبێتە هۆی لاساری و لادانی زۆر لە مناڵەکان چونکە مناڵەکە لەلایەن یەکێک بەخێو دەکرێت جادایک یا باوک بێت ئەمە شوا دەکات وەکو پێویست مناڵ بەخێو نەکرێت و سۆز و خۆشەویستی پێنەدرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پێیام سۆران.